گشتی کەوتووە 37 دۆسیەیان تایبەت بوون بە ناوچەی تانجەرۆ. ئێمە دەپرسین ئەگەر لە ناوچەیەکی کارەساتباری ڕوبەر بچووکی وەک تانجەرۆ بە تەنها 37 دۆسیە ژینگەیی داخرابن، ئەی لە شارەکانی هەولێر و دوهۆک و کەرکووک و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین چەند دۆسیەی تری ژینگەیی بەر لێبوردنی گشتی کەوتووە و داخراوە. نمونەی ئەو دۆسیە ژینگانەی بەر لێبوردنی گشتی کەوتون: نمونەی یەکەم دۆسیەی کارگە و پاڵاوتگەکانی ناوچەی تانجەرۆ 37 دۆسیە کە بوون بەهۆی ژەهراویکردنی ئاوی خواردنەوەی دانیشتوانی دەربەندیخان و خواروی دەربەندیخان تا دەگاتە شارەکانی تری عێراق بوون بە نەهامەتی بۆ دانیشتوانی ناوچەکەیان بەهۆی ئەو لێبوردنە گشتیەوە هەموو ئەو دۆسیانە داخراون. نمونەی دووەم گواستنەوەی نەوت لە ڕێگەی تەنکەر، هەر تەنکەرێک بە نزیکی 36,000 لیتر نەوت هەڵدەگرێ، دەیان تەنکەر وەرگەڕاون، نەوتەکەیان تێکەڵ بە خاک و هەوا و سەرچاوەکانی ئاوی خواردنەوە بووە، هەندێکیشان ئاگری گرتووە. نمونەی سێەم لە وەرزی زاوزێ یەکێک لە ئاژەڵە دەگمەنەکان لە جۆری ئاسک کە دوو بەچکە لە ناوسکیدا بووە، دایکەکە و دوو بەچکەکەی لەلایەن چەند کەسێکەوە دەکوژرێن. نمونەی چوارەم لە سنووری یەکێک لە ناحیەکانی پێنجوێن لەلایەن یەک کەسەوە 170 درەختی بەتەمەن دەبردرێتەوە و هەموو ئەمانە و زیاتر بەر لێبوردنی گشتی کەوتوون. پارێزەرانی ژینگە لە ماوەی ساڵانی ڕابردوو هەوڵی زۆریان داوە، ڕوبەڕووی دەیان هەڕەشە و ناڕەحەتی بوونەتەوە تا تاوانبارانی سروشت و کەسانی بەدەر لە یاسا ڕوبەڕووی سزای ژینگەیی بکەنەوە، بەڵام بە بڕیاری زۆرینەی پەرلەمانتارە نەخوێندەوار و تێنەگەیشتوەکان سەرجەم هەوڵەکان بە فیڕۆ دراون. ئایا پەرلەمان لەوە تێدەگا کە ئێمەی پارێزەرانی ژینگە چەندێک هەوڵ و قوربانیمان داوە بۆ ڕوبەڕووبوونەوەی تێکدەران و شێوێنەرانی ژینگە؟ ئایا چی مانایەک بۆ خەباتی سەوزی چەندین ساڵەمان دەمێنێتەوە؟ ئایا چی مانایەک بۆ هەوڵ و تێکۆشانی خۆبەخشانەی مرۆڤە ڕۆحسەوزەکان دەمێنێتەوە؟ ئەم بڕیارەی پەرلەمان دژی ئامانجی ڕێکخراوە نێوخۆیەکانە، نێوخۆیە ژینگەیەکانە، دژی پەیماننامە و ڕێکەوتنامەی نێودەوڵەتیەکانە کە تایبەتن بە ژینگە، بۆیە نیگەرانی و ناڕەزایی خۆمان دەردەبڕین، وەک چۆن تاوانەکانی تەزویرکردنی درا و بازرگانیکردن بە دەرمان و خۆراکی بەسەرچوو یاساکە نایانگرێتەوە، دەبوو سەرجەم کەیسەکانی ژینگە نەگرێتەوە. لە پەرلەمانی ماوە بۆ درێژکراوە دەپرسین ژەهراویکردنی سەرچاوەکانی ئاو تێکدانی ئاسایشی گشتی نییە؟ وێرانکردنی ژینگەی کوردستان بەهۆی دەرهێنان و بردننی سەرچاوە سروشتیەکانی وڵات زیینی سامانی گشتی نییە؟ ئایا لە فەرهەنگی ئێوەدا ئاسایشی گشتی و سامانی گشتی مانای چییە؟ ئێمەی مرۆڤ لەسەر زەوی خاوەنی زەوی نین، مافی ڕەهای بەکارهێنانی سەرچاوە سروشتیەکانمان نییە، چونکە چەندینەوە دوای ئێمە دێنە سەر زەوی و مافیان هەیە ژیان بکەن. دەبێ پەرلەمانتاران لەوە تێبگەن دۆستیەکانی ژینگە بە تەنها پەیوەندی بەو کەسانەوە نییە کە ئێستا نوێنەرایەتیان دەکەن، بەڵکو پەیوەندی بە ژیانی نەوەکانی داهاتوومان و مرۆڤایەتیەوە هەیە. بۆیە پەرلەمانتاری نوێنەری حزب بە ناوی ئەنجومەنی گەلەوە مافی ئەوەی نییە یاسا بە ناوی لێبوردنی گشتیەوە دەربکە بۆ ئەو جەلادانەی دروستکراوەکانی خوددایان کوشتووە، بۆ ئەو مافیانەی سەرچاوەکانی ئاو و هەوایان پیس کردووە، بۆ ئەو تاوانبارانەی خاکیان شێواندووە. ئێمەی پارێزەرانی ژینگە دەبێت جارێکی تر لە سەرەتاوە دەست پێ بکەینەوە. هەر بۆیە ئەمڕۆ کۆبووینەتەوە بۆ ئەوەی وانەی پاراستنی ژیان بە پەرلەمانتاران بڵێنەوە. پێیان دەڵێن پاراستنی ژینگە پاراستنی ژیانی خۆتان و نەوەکانتان و دەنگدەرەکانتانە. ئایا چۆن ڕێگەتان بە خۆتاندا بێبانگ بن بەرامبەر تەندروستی نەوەکانتان و دەنگدەرەکانتان؟ چۆن توانیتان ژیانیان ڕوبەڕووی مەرگ بکەنەوە؟ بۆیە پێتان دەڵێنەوە ئێوە لە مانای ژیان نەگەیشتون، نەخوێندەوار و تێنەگەیشتون. دەبێت لە خولەکانی تری پەرلەمان ژینگە بایەخی تەواوی پێ بدرێت، نابێ وەک ئەم خولە و خولەکانی ڕابردوو بە ناوی لێبوردنی گشتیەوە کەیسەکانی ژینگە دابخرێت. پەرلەمانتارانی ئەم قۆناغە ناتوانن دۆستی ژینگە و چاودێری ئازای دۆستیەکانی ژینگە بن، چونکە لە کار و کردەوەیاندا باوەڕی ژینگە پارێزی و ژیان دۆستی بوونی نییە. لە بانگەشەی هەڵبژاردنیانەوە تا دەگاتە خانە نشین بوونیان بە وێزگەی پیسکردنی ژینگەدا تێپەڕ بوون و تێدەپەڕن. ئیدی چۆن دەتوانن پەرلەمانتارێکی دۆستی ژینگە و چاودێرێکی ئازای کەیسە ژینگەیەکان بن؟ بەرزترین دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن پارێزەری جەلادەکانی سروشتن، بۆیە لێرەوە ڕای دەگەیەنین پەرلەمان هیچە و حکوومەتیش پوچ. داواکارین بەر نەفرەتی خودا و گەل بکەون.